ساڵتان لەبێت کەمێک بەر لە ئێستا تەرمی لاوەند خورشیدی تەمەن 7 ساڵ دۆزرایەوە لە دوای ئەو هەوڵ و ماندووبوونانەی تیمەکانی بەرگری شارستانی سۆران و بەکارهێنانی چەندێک ڕێکار و ڕێگای جیاواز دوجار کەمێک بەر لە ئێستا تەرمی لاوەند خورشیدی تەمەن 7 ساڵ دۆزرایەوە لە کۆی ئەو سێ تەرمەی کە لە نێو ڕووباری گەلی عەلیبەگ تا ئەمڕۆ کە چوارەمێ و ڕۆژە بێسەر و شوێنن تەنها تەرمی لاوەند خورشید دۆزراوەتەوە لە ئێستادا تەرمی هەریەکە لە مینە عیسایی تەمەن 17 ساڵ و ئادەم خورشیدی تەمەن 3 ساڵ لە نێو ئەم ڕووبارە ماونەتەوە تیمەکانی بەرگری شارستانی سۆران هەتا ئەم دەقێش سەرقاڵی پشکنین و گەڕانن بۆ ئەوەی چارەنووسی ئەو دوو تەرمەی تریشیان بەدەست بکەوێت. ئەمڕۆ ئەو ڕێگا و ئەو ڕێکارێک کە بەکار هات بەکارهێنانی حەفارە وە کۆمەڵێک ئەو ڕێگا و تەکنیکە جیاوازانەی کە ئەمڕۆ بەکاریان هێنا دوجار کەمێک بەر لە ئێستا تەرمی لاوەند خورشیدی تەمەن 7 ساڵ دۆزرایەوە، بەڵام ئەوەی جێگەی سەرنجە بەکارهێنانی ئەو ڕێگە و ئەو تەکنیکی ئەمڕۆ کە بەکارهێنانی حەفارە لە نێو ڕووباری گەری عەلیبەگ و ئەو قوڵای و پشکنینی ئەو شوێنە قوڵانە کە سێ شوێنیان دیاری کردبوو کە حەفارە تێدا شەپۆلی ئاوەکە و ڕووبارەکەی دروست ئەکرد. دوجار لە خوارەوە تەرمی لاوەند خورشید دۆزرایەوە لە ئێستادا بەرەو پزیشکی دادی سۆران بەڕێکرا.